ڕسمەکەر بۆ نازانی ئەی گۆرە من گۆرم أو بيانات بدين طبعا لواني نطلع نصلح صوت الجيم ولا تزداني أوان يا ما بنام بقول بفكر كثير ئێمە ئەوانەی کە کردومان تۆ بەشە لە پەروەردە هەیە بە تەواوەتی بایکۆتی کردووە پەروەردەشەی بە تەواوەتی داوام دەکات گرفتی یەکەمیان یەکێتی مامۆستانی کوردستان پەیامی دوای ئەوەی کە لە سکرتارێتیان هەیە سکرتارێت بەرپرسی ڕاستەوخۆی هەموو لقەکانە سکرتارێتیانە بەرپرسی ڕاستەوخۆی هەموو لقەکانە ئەوان بڕیاریاندا بچنە هۆڵەکانی خوێندن ئەمە بە نیسبەت پرسیارێکە پرسیاری دۆمەوە بەڕێوەبەری پەروەردەکانە ئەوەی لە توانامانە هەبوو بێ بەشێکی یەکەم پارەیەکی باش لە وەزارەتی دارایی دابین کراوە سەرجەم پەروەردەکان خۆیان وەستاون سەرجەم پەروەردەکان تاقیم و دەستکێش و دەمامک و تەنانەت هەموو قوتابخانەیەک جیهازی فەحسیشمان بۆ دابین کرد تەبعاً من بۆ وەڵامەکەت بەنسبەت بەرپرسی یەکەم لەم پرۆسەی پەتای کۆرۆنا لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکانە وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا وەزیری تەندروستی سەرۆکی لیژنەی هەماهەنگی لە ئەنجومەنی وەزیران ئەوان هەر 10 ڕۆژ 15 ڕۆژ مانگی جارێک کۆبوونەوەی خۆیان ئەنجام دەدەن یەکی 11 ئەنجام دەدەن کۆبوونەوە ئەنجام دەدەن و ئەوان داتایەکیان لەلایە چەندێک لەم ماوەدا توش بوو ئەگەر ئەزانن ئەو ڕێژەیە بەرەو بەرزبوونە بێ ئەوان بڕیاری خۆیان دەدەن ئەو ڕێژەکە کەم بێ لەوانەیە خوێندنی ئەلەکترۆنیەکانش کەم بکەن و پۆلەکانی کەش دەست بکەنەوە بخوێن ئێمە لە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردە یەکەیەکمانەیە پێڵێن یەکەی سەرپرشتیریکردن ئەو یەکەیە لە هەموو پەروەردەکان هەیە و لە هەموو قەزاکان هەیە ئەوان سەردان دەکەن و ئەوان ئەو کاتی کە بیبین لەو حاڵەتە ئیجراعات دەکەن و خۆتان نەزانی ئیجراعاتەکەش حکومەت دیاری کردووە بە پێی ئەو یاسا و ڕێنمایی کە حکومەت دیاری کردووە ئێمە ئیجراعاتی یاساییان دەکەین خۆتان نەزانن ئێمە هەندێک شت هەیە پەنا دەبینە بەرەوەی بە ناچاری کارەکە ئەنجام دێ ئێمە لەوانەیە وەکو وەزارەتی پەروەردە بەدیلی دووەممان ئەوەیە کە بە ئۆنلاین بێ بەڵام ئێمە کە بزانی خوێندکاران لە دەست دەدەین مامۆسایان لە دەست دەدەین وەزعێکی خراپ دێتە پێشەوە مەجبورین بۆ ئەوەی کە هەر خوێندن پرۆسەکە پەچینەکە پەنابێنە بەر ئۆنلاین تا ئێستا ئێمە بڕیارمان نەداوە لەسەر کردنەوەی باخچەکان